دەڵێ گوایە بازرگانی بە هونەرەوە کات ڕێزم هەیە بۆ کەسی کەوا ئەڵێت و کە خۆی بە هونەرمەندێکی جا دەزانێت منش ئەڵەم جەنابشت ئاینەشت بازرگانی بە هونەرەکەتەوەکی ئەو پارە بە هونەرەکەی پێیان ناکە ئەو موچانەی کە پێیەکە بە ئامێرەکەیەوە نییە بە هونەرەکەیەوە نییە نازم ئەو ڕقیان لە دڵای بەرامبەری هونەرمەندی میلی هەتا ئێستا هەرەوەی کاگەس کاگزا بە حکمی ئەوەی بەڕێز زۆر کار کردووە لە مەجای میلیا ئەو ناوەندە میلیەی کە بەڕێستان باسیەکەن لە کەم کۆبوونەوە و کۆڕا هەیە لە کەم ئاهەنگ و بۆنەدا هەیە پێویستیان بە گروپێکی میوزیکی میلی نەبوو بێ وەکو بەڕێستانی یاکو گۆرانی بێژەکان هونەری میلی وەک هونەرمەندێکی میلی کە زۆر کار بۆ کردووە ئەتوانی لە جملەیەکا بۆم تعریفکەی کاگەسوجان هونەری میلی ئەگەر من خۆم وەکو بۆچوونی خۆم وەکو کە لێکم مابێتەوە ئەتوان بڵم لە چەند بەشێک پێکاتەوەیش هونەری میلیمان هەیە ئەو لایلەیە و شیوەن و گریانەیە کە لە دایکمانەوەسە بێشکەوە ئێمە پێلاوانێتەوە ئەو لەوانێ بڵم ئەگەر لە گوێی جەنابتان مابێتەوە ڕەسەنترین هونەری میلی بێ لە دوای هونەری میلی مەقامەکانمان هەیە کاڵی مەقامەکان هەموو مەقامە ڕەسەنەکانی ناوچەی گەرمیان و هۆرە و سیاچەمانە و ئەوەی ناوچەی هەورامانیش کە باسیەکەن مەقامە هەورامیەکان کە شێوازی تایبەتی خۆیان هەیە واروەها لاوەکو حەیران و ئانی دەشتی هەولێر و ناوچەی بادینان و چەند شێوازێک ئەمەشە هونەری میلیە بەڵام لەناو خەڵکی ئێمەیە زیاتر هونەری میلی وازانن بەس ئەو بەشەیە کە بابەتی شاد و هەڵپەرچێ و بەزم ئەوە لە بینەرەکانیش و لە ئێمەشی تێبگەیەنی با خەڵک بە هەڵەیە لە مەفهومی میلی تێنەگات چونکە وەک جەناب دەفەرمووی میلی تایبەتمەندێکی خۆی هەیە سنفی خۆی هەیە هەمووی تەصنیف کراوە ئەوەشی کە مەسەرەن یەکێک ئەبێت بە گۆرانی بێژ و لە ئاهەنگەریا لە بۆنەیەکە چەند کۆپلەیە گۆرانیەوە ینی ئەوە پێی ناڵێن میلی کاگزا وڵی ئەتوانی بۆش بڵێ هونەرمەندی میلی چکە ئەوەش هەر ستایلێکی تایبەتە ئەوەش پێویستیکی ڕۆژانەی هەموو تاکێکی کۆمەڵە ئەوان شاد و ئەوان شادە بەڵام ئەو شادەش هەر خۆ دەزانی چەند ساڵێک ئێمە گوێبیستی هونەری میلی شاد دەبین خاستانەوەی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێرانە لەوێ بە شێوازێکی جوانتر پێشەشی جەماوەر کراوە ڕەسەنایەتی کەمتر لە دەستداوە لەوانەیە لێرە بە هەمان شێوە لەبەرەوەی ئێمە زۆر تووشی پاشاگەدانێکی گەورە بووین ئامێریکی بردووانە تۆزێک ڕەسەنایەتی لە ناو منتیقی ئێمە لە دەزابێ بەڵام ئەبینی لە ئێرانە کە تۆ ئێستاش گوێ لە گۆرانیە گۆرانی بێژە میلەکانە بێ هەمیشە هەر زۆر بوو باڵابان دایمە دەوری تایبەتیان هەیە کەمانچە کە جۆزەی پێڵێن لە ئێمە یا سنتور و ئەمێران هەر بەکارهاتوە لە گۆرانی شارەکە ویستم ئەو جەنابەت تۆزێکت جوابە من ویستم ئەو پرسیارش داخڵ بکەم لەگەڵ ئەو قسانی کە کردمان کاتی خۆی بۆ نمونە مامۆستا کەریم خەمزەیی چی کەش لەو گۆرانی بێژە میلەکانی کەی هەبووە زۆر ئەوانە بەس زۆر زیاترینیان دیاترینیان هونەرمەند کەریم خەمزەیی بووە لەگەڵ گروپێکی سونەتی کاریان کردووە مامۆستا ئەنوەر خۆی کەمانچەی پێ بووە کاگەس عەدی برای سەنتوری پێ بووە زەربێتی ئابووانیە مامۆستا حەمەقوتی ڕەحمەتی بووەوە بەڵێ بەڕێی هونەرمەند جەزای ساز وەک تەعارفێکی زۆر گشتی و بەربڵاو و پڕد لەگەڵ هونەرمەندە میلیەکانە هونەری میلی بەو سونەتیەتیەوە جوانە یان بەوەی کە کیبۆردێک دابنیشێت و هەموو ئامێرەکانی تیایە باوەڕکە کاگە ئەسوە دوو بۆچون هەیە ئەگەر باسی خۆم بکەین لەوانەیە بڵم هەردوو شێوازەکەم پێ جوان بێ لەبەر ئەوەی ئێستا و کیبۆردەش کاتووە تەکنەلۆژیایە مەجالی ئەوەی یاویتە تێ ئەو ئامێرە هەڵبگری کۆبی بکەیتە ناو ئەوە بەکاری بێنی بە هەمان ئەو شێوە ینی باڵەبانەکەیانن ئەو برادەرە ژەنیارە باڵەبانەکەی تۆمارەکەن دوایی کۆپی پێستێکەکەنەوە بە سیستەمی کۆمپیوتەر ئەیکەنەوە ئەو کیبۆردە چۆن پلەیستێشن توێنی یاری ئەەکەیت کە یاری ئەەکەیت ئەو زەلامە بە دەستی تۆ چی بیەکەی هەر زەلامەکەش ئەو ئەکتەرەی لانەیە ئەو چەندەها ملیۆن دۆلاری تێچەکاتە ئەکتەرە ئەو فیلمە دەرەکە دوای ئەکرێ بۆ پلەیستێشنی توش بە هەمان شێوە کیبۆردەش دوای دەوری خۆ بینێ بەس ئەگەر بۆچوونی من بڵێ من هەتاڵان سونەتیەکە و ئامێرە حەیەکەم پێخۆشە بەس ئەویش کاتی خۆیەکەگەسە لەوانەیە بڵین تۆ لە بەرنامەیەکی تەلەڤیزۆن هەبێ یا لەسەر شانۆ لە فیستیڤاڵەکانە لەو شتە جادەکانە کە میهرەجان و شتە کولتوری نەتەوایەتەکان ئامێرە ڕەسانەکان دابنرێ زۆر جوانترە بەڵام لە ئاهەنگی زەماوەندی دڵخۆشکەری جەماوەرە مەسەرەن ئەنواعی شێوازەیە خەڵک پێویستی بۆ هەیە مەسەرەن
کە ئەو ئاهەنگە تیجارەنی کە باوە بە ژنهێنان و نازم کۆمەڵش بەڕێی من ئەوچی وەردوشتە لەوانێ دەور بینە لێ باش ئەنی هەردووچیان هەبێت لە خزمەتکردنی هوەری میدیا من پێم وایە هەردووچیان خزمەت دەتوانم بکەن دەست خۆش بێ کاکەزا ژیان بێنە سەر پرسیاری تر کاکە جەزا بەڕێی جەزای ساس هونەرمەند کاکە جەزای ساس ئەکادیمیا و پەیمانگا بۆ دیراسەکردنی مۆسیقا بۆ فێربوونی مۆسیقا تەنها بەس زانیارێکی گشتیە بۆ ئەو هونەرمەندەی کە داهاتوو پێگا یان مۆهی بە شتێکی زەڕورە هەبێت وەڵی من دڵنیام ئەو خوێندکاری کە نیازی هەبێت چێتە پەیمانگا ئەگەر مۆهیبەکەی تیانە بێ نەک ئەو 5 ساڵی پەیمانگا 20 ساڵ دوای ئەوش خوێنە ناتوانێت لە سادە پێشکوێ لە مۆسیقاە کاتە مۆهی بە شتێکی باش بە بۆ چوونی من چکە زۆر تەجروبە هەیە لە بوارەیە چەندین کەسێ ئێستا لە بوارەکەیە زۆر دیارن لە ئامێرەکانە حەز ناکەم نەوێن بڵم نۆک و پێیان ناخۆشە زۆر بەتوانان زۆر بلیمەتن ئەتوان بڵم لەوانەیە هەندێکیان خوێنەوەرێکی ئەو تۆشیان نەبێ بەس دیارە مۆهیبەکە زۆر زاڵترە لەسەرەوەی کە ئەگەر لەوانەیە چەندین دراسی بخوێندەیە بەقەدەر ئەو پێش ناکەوت کە ئێستا هونەرمەندێکی زۆر بەتوانە و زۆر شایستە و زۆر بە ئەزمونیشە وەک مۆسیقیەک و وەک هونەرمەندێکی زۆر بەتوانە لە تێگەیشت و لە بواری مۆسیقایە بەڕێی کاکە جەزای ساس تام و چێژی مۆسیقیەکان گۆرانیەکانی هەشتاکان و هەفتاکان دڵی زیاتر فراوانە کرد مێشکی زیاترە هەژانین چاومانی زیاتر ڕوونەکردەوە یان ئەو گۆرانی و ستایلە نوێی کە ئەمڕۆ لە نێو مۆسیقای کوردیا هەیە بەڕاستی کە بۆ ئەوەشیان من هەر لەوانێ بڵم دوو بۆ چۆنم هەبێ یەکەمان بۆ ئەو سەردەما لەبەروی هونەری کوردی زۆر هەژار بوو بەڕاستی چکە دەستگایەکیدا پرۆسێنەر هەبوو کە نەهێشت هونەرمەند بە ئارەزوو خۆی بتوانێ ئەوەی کە لە دڵیاتی دەریبڕێت شتێکی ئەو تۆ نەبوو کە هەش بۆ ئێستا من لەم بینەیە بەڕاستی لە دیارێکترە بەرنامەکە بە پێچوانەوە جەنەبتەوە و دوای پێم زانی لە خاک بەرنامەکە ناوی تۆڕەمە بێ على ئەساس تۆڕە دەکەن من هەرچەند زۆر تۆڕەش نەبووم لەوەیە ئەبایشیان بدا زۆر تۆڕە بووە من تەبیعی خۆم وایە کە بەعام زۆر تۆڕە نابووم دوای جێگەی شەڵا بەرنامەکە بین ئەوەتان بۆ دەرەکەوێت باسی ئەوان کردیان گویا منیان تۆڕەیە کرد بە حساب ئێوە مۆسیقاکەتان سەخت بۆ سەردەما من بەڕاستی تۆڕەش نەبووم بۆ قسەی چکە من اعترافم کرد بەڕاستی ئەو بۆی ئەو دمونێنمەوە مۆسیقای و سەردەممان سەخت بوو کاگەسۆ چکە ئەو کاتە تەکنۆلۆژیای تۆمارکردنی دەنگیش سەخت بوو کە گۆرانێکمان تەجیلەکە من سازم ئاسپە کرد باوەڕکە ئەو سازە گوێ لە بگرێ ئێستا لەوانەیە بڵێ یا تەنەکەی لێ هەبێ برادرە یا لەوانەیە جومبوش بێ یا لەوانەیە ئالەتێک بێ هەر دروست نەکراوەتە ئێستا یعنی ئەو ئامریک کە ئێمە پێمان تۆمارە کرد هەرچەنە برادێکی زۆر خۆشەویست کە ئێستا لە گروپەکەی خۆمانە هونەرمەندە میلیانەیە کە غەریبی تەنەکەچی کە زۆرترین خزمەتی بە هەموو هونەرمەندانی سلێمانی کرد کەس بەخەرەوە خزمەتی لە تەجیلاتە گۆرانی بێژێ ئێستا کە باسەکە دەڵێ من ئەوەنەم خزمەت کردووە ئەوەنەم گۆرانی تۆما کردووە هەموو سەرۆرەکەی گەڕێتەوە بۆ ئەو کا غەریبی تەنەکەچیە کە بەی بەرامبەرە هات دوامانەکەوت تەجیلێکی گرۆندیکەوە خۆی ئەو تەجیلە گرۆندیکەوە هات لە ماڵێکە ئێمە گۆرەیمان تۆمارە کرد دەرگا و پەنجەرەکانمان بە لێفۆ بەتانیە گرت بۆی کە حکوومەت پێی بزانین لەوانەیە هەموو شوێنمان ئەرفال بکە لەبەرەوە مەمنوع بوو لە قانونی حکوومەتی عێراقیە تۆ لە ماڵێک گۆرانی تەجیل بکەی جاری وە هەبوو وەکو یادەوەریش خۆشە یاڕمەوە گۆرانیمان تەجیلە کرد ئەو جەناب بۆ تەجیلە گرۆندیکە و بینی و بەکرێ سێرەکەین کە گۆرانەکە لێاتەوە ئەبوو تەوان پانکە و وەری دۆشتانم کوژێنیتەوە وەریەگرت دوای سێنگی گۆرانەکە لە تیمپۆی خۆی زۆر خاوبێتەوە ئەی خۆی من چێکە کاکە ئەوی گەرمە بووەوە ئەمان بردە دەرەوە جۆمان لێکێتەوە لێش سارد بوو هەوایەک ساردی گۆرانەکە سەریع بوو یعنی ئەمە وەزئی ئەو سەردەمە بۆ ئیتر چۆن سەخت نەبووە بەڵام بە پێچوانەوە کە ئاسۆژیان ئێستا تەکنۆلۆژیا زۆر هاوکاری گۆرانی کردووە ئەم سیستەمە نوێیانە ئەم ئامێرە باشانە ئەم مایکرۆفۆنانی کە دەنگێکی زۆر باش وەرەگرێت ئامێرەکانیش کاکە من ساز جاران خەوم پێوە بینی سازێک کە تۆزە دەنگی خۆش بە پێم بێت هەر ناهاتە وڵاتەوە خۆت بیری سەردەمی ڕژێمە دێت لەکوێ ئەمریکی ئێستا خۆمەچم لە تورکیا نەگەرمن ئەوە حاڵی زۆربەی هونەرمەندەکانە من ئاگادارم تەسەوەر کە من خۆم دوکانی کڕین فرۆشتنی ئەمری مەسخام هەیە ینی کەم ژەنیاری ئەوەی کە خۆی ژەنیارێکی پسپۆر بێت کە شارەزای بێت و بە ئەزمون بێت ڕازیەوە بێت لای من ئەمریکی خۆی بکڕێ خۆی چێ لە ئێران و ئەمریکا بەدڵێتی لە تورکیا لە دەرەوەی وڵات یعنی ئەو شتانە زۆر مساعدەی ئەوەی کردەوە کە مۆسیقا و گۆرانی ئێستا زۆر پرۆفیشناڵتر گوێ لێ بێ زۆر خۆشتر دێتە گوێی هەمومان و زۆر پێشکەوتوتریشە
کاکە زەبا بینە سەر گۆرانی میلی باسی مۆسیقامان کرد، باسی مۆسیقا و فەرموو و کاتی خۆی ئەمە چۆن تەجراتمان کردووە. من ڕەنگە چوو بێتمە زۆر شوێنی وەکوی جەنابتانەوە بۆ نمونە لەگەڵ مامۆستا میدیا حسێنا چووم، لەگەڵ کاخالیدا چووم، لەگەڵ کامەرە عومەرا چووم، کەمال مەحەممەد چوین تەجیلێکی ڕاستە تەجیلێکی گرۆندی گاتووە. ئێستا تراکات هەیە من گۆرانیەکمە بێ ئەکەی ئارەزوم بێ و کاتاچ یەک کۆپلەی ئەڵێت ئەگەر ئەڵێتەوە بە هەفتەیەک تر کۆپلەکەی کاڵەی ئەو کاتارێک و ماچێکیان دانابوو دەردی تۆڵێ گەر بڵین تۆزێک مۆسیقای ئەو سەردەمەشمان سەقەت بووە یان زەعیف بووە لەبەر نەبوونی تەقەنیات و زروفە ناخۆشەکەی ئەو کاتە و زۆر شتوانە بووە. بینە سەر گۆرانەکان ئەی گۆرانی هەفتاکان و هەشتاکان ئەمە بەس باز لەسەر میلەتی میلی کوردیەکەین دەنگەکان ساستر بوون، خۆشتر بوون، زووترە گەشتین. ئەجا کاکزا مەسەرن لە هەفتا و هەشتاکانە کۆمەڵێک گۆرانی بێژی میلی هەبوون. ئەمڕۆ ئەگەر من بە مناڵێکی خۆم بڵێم فڵان کەس یەکسەر و نایی بیستووە. ئێستا گۆرانی بێژ ئەلحەمدولیلا گۆرانی بێژی گەنج و ئەوەمان زۆر بووە. ئەو گۆرانی بێژانە هەتاکو ئەو ڕۆژەی ئەمرین نەناویان نەگۆرانەکانیان لە یاد ناچێت. بۆ گۆرانی بێژەکانی ئێستا ڕەنگە من بەس جارێک یا دووجار سێری کلیپەکەیکەم ویتر لەبەر ئەگەرەوە بۆ دووشت تۆرە گوێ لە گۆرانیەکانی ئەحمەد شەماڵ بگرە کابرا خۆ ئافریقا کە هونەرمەندێکی ئەوەنە گەورەیە هەتا چەند ساڵی تر مۆسیقا بۆ گۆرانیەکانی دروستە کرێ هەزارها گۆرانی بێژ گۆرانیەکانی هێڵێتەوە بانوە ئەیشێوە کەلیمەکانی هێڵنەوە کە خۆی نەخوێنەوار بۆ ئەو شعرانی بە خۆی داناوە. تۆ ئەگەر گوێت لە پێشەکەی ئەو گۆرانی سیدێ بێ مۆسیقاکەی بۆ ئەو گۆرانی شریتێکی ئەحمەد شەماڵ یعنی دیارە زۆر ئەو کەسە بە کەساسی باسی ژیانی خۆیەکە لێژەڵێم من ئەم گۆرانیانە بۆ خۆمەڵێم بۆ کەسی تریناڵم ئەگەر تۆ جوێ بێ دیارە ئەو کەسە ناخی خۆی گۆرانی تۆ بە پێچەوانە ئێستا گەنجێکە سیرەکەی مواصفاتی گۆرانی بێژیتیان نیە دەنگی ڕێزم هەیە بۆی زۆر خۆش نییە زۆر بەس حەزەکە بچێتە دنیای هونەرەوە هەر لە خۆی پارەی هەیە چه گۆرانێک تەجیلەکات نییە کلیپێکی زۆر مهمی بووەکە ئەوە ئازانکە کە گۆرانی ئەوە نییە گۆرانی هەر وەکو مۆسیقاکەی بێ و مۆهیبەیە لە خواییەوە جارە تۆ هەڵگری ئەو مواصفاتە بی تۆ ئەبێ ئەو مواصفاتە لە قوڕکتا هەبێ قوڕک پێکاتوە لە هەمومان نەزانین چەند ئەوتارێکی سەوتی هەیە کە لەناو قورجی هەموو کەسێکە لەوانەیە بەسا من خۆم چەند ساڵە ئەگە بڵم ئەتوان بڵم دەنگم مۆسیقیە ئاوازم بۆ چەندین گۆرانی بێژدانەوە باز کە گوێم لە دەنگی خۆم بێتەوە گۆرانیان بەڕاستی خۆم یەکسەر لەوان گوێمەگرێت بێتەوە ئەوانم دەنگ ناخۆش ینی ئەوە شتێکیان ئینکار نێت تۆ ناتوانێت بە زۆر دەنگی خۆ خۆش بکەی. کاکەزان بەڕێی بەڕێستان وەک مۆسیقیەک نەبوونی ڕقابە نەبوونی لیژنێکی تەعقیب بۆ دەرچوونی ئەو دەنگانە یان بۆ هەڵبژاردننی ئەو دەنگانە ناکاتە ئەوەی کە ئێمە بۆ خۆیان بووین لە گۆرانی هەندێک لە هەموو جیهانی شاد تازە بربەز ناکرێت چکە دنیا ئەسامی بۆ زەمانی دیموکراسی سیاست بۆ دنیا هەمووی بەرەوە شێوازە ڕۆشتوە تۆ گەنجێکە گۆرانێکی هێنێت کەناڵەکان تۆش لی مەنعەکەی کەناڵێکی تری هەلیەکرێتەوە ئەو لێوەرەگرێ ڕقابەژی بنکە خۆ ڕقابە دەسەڵاتی نایە بەسە قەناتێکی تەلەڤیزیۆنی هەلیاگە بکرێتەوە کە لۆکاڵی بێت و بارەزوو خۆی مادەکان دابەزێنێت لەبەر ئەوە باوەڕ ناکەم ئەو شتە لە هیچ وڵاتێکی دنیا سەر بکرێت خۆر ئەو شتە لە میلەتی کوردانیە تۆرە شان سەیری ئەو هەموو گۆرانی بێژە لوبنانی بکە لەوانەیە بەقەدەر میلەتەکەیان چەند بن ڕەبعێکی گۆرانی بێژێ دەوەرە هەمووی دەنگی خۆشەمە ئەو هەموو گۆرانی بێژە ئافرەتیان هەیە لە لوبنانە حتا هەزار ساڵی تر هەموو گۆرانی بێژە پێیان بێت لەوانەیە بڵم هەر کەلسومێک و ئەسمەهانێک هەیە و لەم تازانە شەهر ئەساڵەیەک و یەکدوانێکی تر هەبن نەجینا خۆ ئایا هەموو گۆرانی بێژن ئەو پرسیارە لە هەموو وڵاتەکان شتی بروژان وەڵی من تەمەنای ئەوە کەم هەر کەسێک ئەبێتە هونەرمەندیە هونەرمەندە و وەک کاک جەزا فەرمێ مۆهیبەیەکی تایە دڵنیا بەلەوەی کە بچێتە لای هەر مۆسیقیەک بە مۆهیبەکەی خۆی حسابی لەگەڵەکات بە مۆهیبەکەی خۆی خزمەتیەکە ئێمە خۆمان خاوەنی ئەو کولتورە دەوڵەمەندی خاوەنی ئەو هەموو شتە جوانانەی نێو هونەری کوردین یعنی ئەگەر کاک جەزا یەکێک نەتوانێت گۆرانی بڵێ ئەگەر توانای نەبێت تەمسیل بکات توانای نەبێت سینەماکار بێت توانای نەبێت مۆسیقی بێت ینی وەڵی نیکا باشترێکە یعنی من بۆیە باسی ڕقابە و باسی هەندێک لیجانەکەم دروست بێ بۆ نمونە لە سەتەلایتەکان لە تەلەڤیزیۆن میدیاکان بۆ خاتری ئەوەی کە
پارێزگاری بکەین لەو هوەرە جوانەی کە بڕواناکەم لە کورد زیاتر کەس هوەری بەقەری ئەمە داواکاریم